مانەوە یاخود جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا ئەو پرسەی کە مشتومڕی زۆری بەدوای خۆیدا هێناوە و دانیشتوانی بەریتانیای بەسەر دوو بۆچووندا دابش کردووە کە هەندێکیان لەگەڵ جیابوونەوەن و هەندێکی تریشیان لەگەڵ مانەوەی وڵاتەکەیانن لە چوارچێوەی یەکێتی ئەوروپا کە ماوەی زیاتر لە 40 ساڵە بەردەوام. 23 ئەم مانگە ڕۆژێکی یەکلاکەرەوە دەبێت لە دوای ڕۆژی سیاسی بەریتانیا و تیایدا ڕاپرسیەک سەبارەت بەو پرسە ئەنجام دەدرێت کە بە پێی دوایین ڕاپرسیەکان لە سەدا 55 هاوڵاتیانی بەریتانیا لەگەڵ جیابوونەوەدان. سەرهەڵدانی پرسی ڕاپرسیەکەیش دوای ئەوە دێت کە دەیڤید کامێرۆن سەرۆکوەزیرانی بەریتانیا لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی ساڵی 2015دا بەڵێنی دابوو ڕاپرسیەک لە سەرمانەوە یان جیابوونەوەی وڵاتەکەی لە یەکێتی ئەوروپا ئەنجام بدات. بە درێژایی چەند مانگی ڕابردووش کامێرۆن داوای چاکسازی لە هەندێک یاسا و ڕێنمایەکانی یەکێتی ئەوروپا کرد تا بتوانێت گەلی بەریتانیا ڕازی بکات بەمانەوەیان لە چوارچێوەی یەکێتی ئەوروپا. ئەوە لە کاتێکدایە پارتی کرێکارانی بەریتانیا دژ بە جیابوونەوەن و تەنانەت بە کارەسات ناوی دەبن. هەرێک لە ئیسپانیا و ئیتالیا و پۆڵەندا و فەڕەنساش لە وڵاتانن کە دژی جیابوونەوەی بەریتانیان لە یەکێتی ئەوروپا و بە هەڕەشەیەک بۆ سەر ئابووری یەکێتیەکە ناوی دەبن. بەپێی راپۆرتێکی حکوومەتی بەریتانیاش ژیانی ملیۆنان هاوڵاتی بەریتانی لە کۆمپانیەکانی بەرهێنانی ئۆتۆمبیل و کشتوکاڵ و خزمەتگوزاری ئابووریەکان کاریگەر دەبێت بە جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا. بەپێی راپۆرتەکە بۆ ماوەی 10 ساڵ چالاکی ئابووریەکانی بەریتانیا بە قۆناغێکی گواستنەوە و نادڵنیایی تێپەڕ دەبێت. هەروەها 2 ملیۆن هاوڵاتی بەریتانیا کە لە وڵاتانی یەکێتی ئەوروپادا کار دەکەن چیتر ناتوانن خزمەتگوزاری تەندروستیەکان و خانەنشینی وەربگرن. لە کاتی جیابوونەوەدا بەهۆی کەمبوونەوەیەوە بەرهێنانی بیانی لە وڵاتەدا بەرهەمی ناوخۆ بە ڕێژەی لە سەدا 2.25 دادەبەزێت. لە ڕووی دەسەڵاتیشەوە جیابوونەوەی بەریتانیا بەشێک لە دەسەڵاتە سەربازیەکانی کەم دەکاتەوە و پێدەچێت لەندەن کەمتر کاریگەر بێت لە هاوپەیمانێتیە نەدەوڵەتیەکاندا بە تایبەتیش لەگەڵ ئەمریکادا. ئەو هاوڵاتیە بەریتانیانیش کە لەگەڵ جیابوونەوەدان پێیان وایە دەرفەتێکە بۆ ئەوەی وڵاتەکەیان لە قەیرانەکانی یەکێتی ئەوروپا ڕزگاری ببێت و کۆمپانیە بازرگانیەکانیش ئازاد بن و لەگەڵ جیهاندا ئاسانتر مامەڵە بکەن. بە درێژایی مێژووی ئەندامەتی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا هاوبەشێکی سەختی پرۆژەی یەکێتیەکە بووە و تەنانەت لە باشترین حاڵەتیشدا وای خۆی نیشانداوە کە نیمچە داڕاوێکە لە یەکێتیەکە بۆ پێی دراوی تایبەتی خۆی هەبووە و لە شینگن ئەندام نەبووە. لەم ساڵانی دواییشدا بەهۆی چوونی سەدان هەزار پەنابەر بۆ بەریتانیا کێشەکانی ئەو وڵاتە و ناڕەزایی زۆرێک لە حیزبەکانی زیادیان کرد و لەگەڵیشیدا داواکانی جیابوونەوە لە یەکێتی ئەوروپا زیاتر دەبیستران. کاروان شێخ موحسین NRT